دیاریەکی نوێ لە ئێرانەوە، سەدای دەنگێکی بولبول ئاسا لە بری زرمە و گرمەی درۆن، قەرەباڵخی و پەرۆشیەکی زۆر هەمووی پەلەی بوو زوو بگاتە ژوورەوە. ئەمە بەشێک بوو لە دیمەنی ئامادەبوونی سەدان کەس لە کۆنسێرتی هونەرمەندی بەناوبانگی فارس هومایۆن شەجەریان لە هۆڵی سەعد عەبدوڵڵای هەولێر ئێوارەی یەکەم ڕۆژی جەژن. خەڵکێکی زۆری خۆمان و ڕۆژهەڵات لەگەڵ کەسانێکی زۆری ئێرانی هاتبوون. ئێرانیەکان جگە لەوانەی هەولێر ئەوانە بوون کە لە تورکیا و وڵاتانی کەندا و شارەکانی عێراقەوە ڕێی دووریان بڕی بوو. ئەم جۆرە بۆنانە ئاسان دووبارە نابنەوە. هومایۆنی کوڕی ئوستاد هاتۆتە هەولێر و میوزیسیانی بەناوبانگ ئانوشیروان ڕۆحانی لەگەڵە. ڕۆحانی لەگەڵ شەجەریانی باوک و هایدا میوزیکی ژەنیوە. ئەوانەی لەوێ ئامادە بوون لەو ئێرانەوە نەهاتبوون کە هومایۆنی لێ هاتووە. لەگەڵ میوزیکەکانی ڕۆحانیش هەموو بە دەنگی بەرز ئەو گۆرانیانەیان دەوتەوە کە بووەتە بەشێک لە یادەوەریان و بەشێکی باشیان لە ئێرانی ئەمڕۆدا قەدەغەن. چوونە ژوورەوە بۆ کۆنسێرتەکە با ڕێوشوێنی ئەمنی توندا تێدەپەڕی کە هەندێک کات 4 قۆناغ پشکنینی لە خۆ دەگرت. پیاوان کە لوپەلە زیادەکانیان لێ وەردەگیرا جگە لە مۆبایل. خانمەکانیش ئەگەر بۆنیان پێبوایە بۆنەکە لە خۆیان دەدرا تا دڵنیا دەبوونەوە لە سەلامەتی شلەی ناوبۆنەکە. تکتی ئەم کۆنسێرتە بۆ هەندێک کورسی دەگەیشتە $250 لەگەڵ ئەوەش تاقە شوێنێک نەمابوو. هومایۆن بە دەستی پڕەوە هاتبووە هەولێری پایتەخت و گۆرانی کوردی لەبیر نەکرد. لە کۆتایی هەریەک لە بڕگەکانی کۆنسێرتەکە با گۆرانەکانی میناگیان و شیرینە سەوزە ئاوی دڵی ئەو خەڵکانەی خۆمانیدا کە ئامادەی کۆنسێرتەکە بوون. یەکێک لە ئامادەبووانی کۆنسێرتەکە کە زۆر دڵخۆش بوو بەم هاتنەی هومایۆن بە 1964 وت خۆزگە بەردەوام ئەمە دیاریەکانی ئێران دەبوو، هومایۆن و ئانوشیروان نەک درۆن و موشەکی بالیستی.